تقريبا 4 ژنی طلاق دابووی تخوا دوعای خیرم بۆ بکە کە ئەم بارودۆخە تێپەڕێنم ئینشاءالله خوای گەورە دوعاکانەوە بەجێگەێنێەوە حەجیشمان لێ قبوڵەکە ئەو برادریش ئیتر نەژن طلاق نەدا کەسە بوو داوای دوعایەکی جیاواز لێ بکە بەڵێ خەڵکم هەبوو داوای دوعای خەیری لێ کردوم برادێک کە تقریبا 2-3 جا بەریەکەوتنمان هەبووە ئەوەم لە بیر ناچوو دایماکەوتە بیرم لەوێ 2 کەس بوون ئەڵحەق کەسێکیان ئەیوت من چەند جارێکە ژنە هێنم و تەلاقێدەم یعنی ئەیوت چەندێک پارە کۆکەمەوە ئەم پارە هەر هەمووی لە ژنیێنانایەن ئەم ژناهێنم دوای 34مە تەلاقێدەم تقریبا 4 ژنی طلاق دابووی تخوا دوعای خیرم بۆ بکە کە ئەم بارودۆخە تێپەڕێنم ئەمە خاڵێک بوو لای من یعنی بەردەوام لە کاتی عەرەفە و لە کاتی مینا و لە شوێنەکانی ترە ئەکەوتە بیری منە و ئینسانە زۆر کاریگەر بوو لە تەواوی ئەو دوعایانەی کە خەڵک داوای لێ کردو لە هەمان کادا کەسێکی تر هەبوو داوای دوعای لە من کردبووی خوشکێکمەیە بە سەعات و نیوە دەستنوێژەگری ئەوە نە عەمەلی بووە یعنی ئەم 2 کەسە دایمە لە خەیاڵ و لە هەزی منابوون پێش دوعاکانی خۆم ئیتر دوعاکانی خۆمان ماشاءالله زۆر بوو بە تایبەت دوعایەوەمانە کرد کە خوای گەورە بمان کاتە خۆشەویستی خۆی یعنی کە بووین بە خۆشەویستی خوابینە خۆشەویستی هەموو کەسێک و ئینشاءالله خوای گەورە دوعاکانەوە بەجێگەێنێەوە حەجیشمان لێ قبوڵەکە ئەو برادریش ئیتر نەژن طلاق نەدا